کوردستان لە داڤۆسە و هەماهەنگی لە جیهانێکی پەرتەوازەدا لە لایەنە گرنگەکانیەوە کوردستانیش بەشدار دەبێت لەم کۆربەندە گرنگە ئابووریە جیهانیە کە 53یەمین کۆربەندی ئابووری داڤۆسە. سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان نوێنەرایەتی هەرێمی کوردستان دەکات و شانزێکیشی لەگەڵا بۆی کە قسە لە بارەی بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان و هەروەها ئەو هاوکێشە گرنگانە بکەن کە هەرێمی کوردستان بەشێکی گرنگ دەبێت لە چارەسەرکردنیان و ئەو بابەتانەی کە پێویستە لەوێ بۆ ڕای نێودوڵەتی وە کۆمەلگا نێودوڵەتی بەگشتی بیخەنە بەرباس. من زیاتر قسە دەکەم سەبارەت با گرنگی بەشداری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پەیامی گرنگی هەرێمی کوردستان لە کۆڕ و کۆربەندە نێودوڵەتیەکاندا. بەڕێز ڕێبوار بابکەی شارەزای پەیوەندی نێودوڵەتیەکان لێرە لەگەڵما. زۆر بەخێر بێ. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە داڤۆسە نوێنەرایەتی هەرێمی کوردستان لەو کۆربەندە گرنگە نێودوڵەتی دەکات. پێگەی هەرێمی کوردستان لە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ئێستا ڕوبەڕووی جیهان بۆتەوە چۆن دەبینن و بۆچی هەرێمی کوردستان کە دەوڵەت نیە لەو کۆربەندەدا ئاو بەو شێوەیە بانکێش دەکرێت. کاتێک کە هەرێمی کوردستان بانگێش شەکرێ بە سەرۆکاتی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی پرەنسیپەوە لە ڕووی معنەوی هەر بۆ خۆی ئەمە دەلالاتی سیاسی خۆی هەیە واتە حساب بۆ هەرێمی کوردستان ئەکرێ و بوونی هەرێمی کوردستان لە بەرچاوە گیرێ. بە دیوێکی تریشە کاتێک کە هەرێمی کوردستان بانکێش شەکرێ واتە وەکو کاراکتەرێک بانکێش کراوە کە کاریگەری هەیە لەسەر داڕشتنی سیاسەتی جیهانی و لەسەر پرسە جیۆسیاسیەکان پرسە جیۆ ئابوووریەکان ڕۆڵ دەژێڕێ. توانای مرۆیی هەرێمی کوردستان ژێرخانی هەرێمی کوردستان ئەو سیاسەتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پیادەیەکە لە ماوەی ساڵانی ڕابردوو دیارە ئەمانە هەمووی بۆتە ڕەگەزێک یا بۆتە چۆن بڵێ تایبەتمەندیەک کۆمەڵگەی نێودەوڵەتی ژینگەی دەرەوە لە بەرچاوی گرتووە بۆی لە پلاتفۆرمێکی ئاوا گرنگدا کە لەوێ تەنها قسە لەسەر پرسە ئابوووریەکانە ناکرێت بەڵکو قسە لەسەر پرسگەلێکی کە ڕەهەندی ئابووری هەبێ ڕەهەندی استراتیژی هەبێ ڕەهەندی ئەمنی هەبێ ڕەهەندی جیۆسیاسی هەبێ قسەی لەسەر دەکرێت. ئەمە خاڵی دووەم باخان ئەوەیە کە لەم پلاتفۆرمە تەنها دەوڵەت وەکو کاراکتەر بانک نەکراوە بەڵکو لە پاڵ دەوڵەت هەندێک کاراکتەری دیکە کە نادەوڵەتین وەکو هەرێمی کوردستان وەکو موسساتی نێودەوڵەتی وەکو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وەکو کەسایەتیەکان 116 ملیاردێر لەوێ ئەمڕۆ بەشداری کردووە لە کۆربەندیاوە. دەزانی تەنها داهاتی ئەم 116 ملیاردێرە لەسەر ئاستی جیهان چەندە؟ 42 تریلیۆن دۆلارە. واتە دەکاتە سێیەک کە ئەمە ئەم ڕێژەیە ئەم 116 ملیارد کەسە ملیاردێرە سەتاییەکی دانیشتوانی جیهان پێکنانن لە کاتێکدا بڵێن سەرمایەکەیان سێیەکی کۆی داهاتی جیهانە یعنی تۆ تەسەوەر کە 42 تریلیۆن خاوەن 42 تریلیۆن دۆلارن. بۆیە کاتێک کە جەنابی سەرۆکی حکوومەت بەشداری لە پلاتفۆرمێکی ئاوا ئەکرێەوە بە شێوەیەکی فەرمی بانکێشەکرێەوە لەسەر ئاستی باڵا بەو شێوە پێشوازی لە یەکرێت. ئەوەیە کە جەنابی سەرۆکی حکوومەتیش لەو دەرفەتانەی کە دێنە پێش لە پلاتفۆرمێکی ئاوادا ئەوێ سوود وەرگرێ. اینجا هەرێمی کوردستان جگەلەوەی کە هەیەی بۆ هەناردەکردن پێویستەکانی هەرێمی کوردستان لە ڕووی کارژێڕیەوە لە ڕووی کشتتوکاڵیەوە خزمەت گوزاریانەی کە پێویستن بۆ هەرێمی کوردستان مەسەلە بابەتی تەکنەلۆژیا گرنگە. ئێمە ئەگەر بەنیاز بین حکوومەت بە ئەلکترۆنیکەین بە دیجیتاڵیکەین پێویستمان بۆی لە پلاتفۆرمی ئاوادا بتوانین کەڵک وەرگین سوود لەو توانای بکەین یان سوود لەو دەرفەتانە بدەن کە لە پلاتفۆرمی ئاوا دێتە پێش. باشە جگەل لەوەی کە ئەم کۆربەندە بە شێوەیەکی گشتی باسی بواری ئابووری دەکات لایەنە هەرە گرنگەکەی پەراوێزی کۆربەندەکەیە کە کۆمەڵێک دیدار و کۆبوونەوە بەڕێوە دەچێت. لەم دیداران و کۆبوونەوەانەدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار دەبێت لەگەڵ گەورە سیاسەتمەدارانی جیهان چۆن دەتوانرێت بناغی دۆستایەتی و بەرژەوەندی هاوبەش لەگەڵ جلهێزەکانی جیهان دروست بکرێت تا ئێستا لە چه ئاستێکدا توانیمانەوە بکەین. دیبلۆماسەتی مؤتەمەراتیەشێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە لە پراوێزی بابەتەکە لە پراوێزی کۆبوونەوەکانە کۆبوونەوەی تایبەت ڕێگەخا لە نێوان کاراکتەرەکانە. جاری وایە لە نێوان کاراکتەرێکی نادەوڵەت و ڕێکخراوێکی نێودەوڵەتی لەگەڵ دەوڵەتێکە ئالوگۆڕی پرسە تایبەتمەندەکانەکەن کە تایبەتمەندن بەم دوولایەنە. لەم نێوەندەشدا هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووش کە بەشدارێکی کارای هەبووە لەم پلاتفۆرمەیە لەم پراوێزانە سوودێکی باش بینراوە لە ڕووی ئەوەی کە بۆ چوونی تازە لەسەر ئەوەی کە چۆن هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری خۆش پێش بێخا ئەو ئاستەنگانەی دێنە بەردەم کەرتی وزە بە غاز و نەوتی هەرێمی کوردستانە چۆن مەسەلا
چۆن وەبەرهێنانی بیانی بێنە هەرێمی کوردستان لە هەموو ئەم ڕویانەوە هەرێمی کوردستان سوودی بینیوە. کەواتە توانێتی گۆڕانکاری لە دیدگای وڵاتانی زلهێز بەرامبەر بە هەرێمی کوردستان دروست بکات؟ بێگومان لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش خۆی کاتێک کە بۆ نمونە ڕێکخراوێکی نێودوڵی یان بۆ نمونە کۆمپانیایەکی فڕەگەسەوەی کە پێدەڵێن کشوەر بڕ بێتە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکە ئەو پارەیە کە دێنێ دەبێت لە بەرامبەر ئەوەدا هەرێمی کوردستانیش بەرژەوەندێکی تێدا بێ. هاتنی پارەی بیانی عملە سەعبە بۆ هەرێمی کوردستان لە کاتێکدا کە هەرێمی کوردستان لە ڕووی دارایی و ئشکالیاتی دارایی ئێستاش تەبیعاتی قەیرانی دارایی هەرماوە لێرەموز پێویستێکی زۆرمان پێێتی. خاصیتێک هەیە لە هەرێمی کوردستان کە وەبەرهێنی بیانی زۆر مەسەلا ئەوەیە کە دڵنیای ئەدا بە وەبەرهێنی بیانی کە بێ لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکە مەسەلەی ئەو ئۆقرەی سیاسی و ئەمنیەیە کە لە هەرێمی کوردستان هەیە. لە دیراساتی ئەمنی هیچ ئۆقرەیەک یا هیچ استقرارێکی سیاسی 100% نییە، بەڵام ئەگەر بەڕێژە وەرگری هەرێمی کوردستان لە ڕووی ئاسایشەوە ڕەنگە بەراورد نەکرێت بە وڵاتانی دەوروبرۆک و تورکیا وەکو ئێرانیش تەنانەت ناک مەسەلە سووریا و ئەو وڵاتانە. بۆی ئەمە زۆر گرنگە، ژینگەی ئەمنی بۆ وەبەرهێنی بیانی گرنگە، ژینگەی یاسایش دیسان بۆ وەبەرهێنە بیانی گرنگە کە ئێمە یاسای وەبەرهێنانیشمانەیە لە هەرێمی کوردستان. ئەم دوو ڕەگەزە بۆ وەبەرهێنەی بیانی گرنگە. اینجا بڵێن ئایدەلۆژیای گشتی حکوومەتی هەرێمی کوردستان کە دان بە پلۆرالیزم دەنێ جۆرێکە لە لیبرالیزمی سیاسی پێوە دیارە هەموو ئەمانە دەرفەت ئەدەن کە وەبەرهێنی بیانی زۆر بە ئاسانی بێ لە هەرێمی کوردستان وەبەرهێنان. ئەو ئەستقرارە ئەمنیە ئەو ئاسایشە هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی سیاسی لە نێو عراقێکی پڕ لە کێشەدا لە نێو ڕۆژهەڵاتێکی پڕ لە ئاڵۆزیدا ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی پڕ لە ئاڵۆزی لەگەڵ بوونی وڵاتانی وەکو تورکیا و سووریا و ئێران کە بەردەوام چاویان لە هەرێمی کوردستانە چۆن توانیوەتی دروستی بکات. ئەمە لە ئاستی نێودوڵەتیدا تا چەند ڕەنگی داوەتەوە بە تایبەتی لە دوای هاتنی داعش و ڕوبەڕووبوونەوەی کە هەیە بووە. بێگومانە ئەمە ڕنگدانەوەیکی پۆزتیڤی داوەتەوە لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی و لەسەر ئاستی سیستەمی نێودەوڵەتیش بۆیە تەمەشا دەکەی ئەو فاکتەرانەی کە ئیجابین هەن لە هەرێمی کوردستان هەم مامەڵەیەکی تەندروستی بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ فرەی کۆمەڵایەتی کە هەیە فرەی سیاسی کە هەیە و ڕۆڵی پێشمەرگە لە ڕوبەڕووبوونەوەی داعش. اینجا عنسری ژێرخانی هەرێمی کوردستان لە مەسەلەی نەوت و غاز و ئەوانە هەموو ئەوانە بۆنە تا تۆخمەیەک یا بۆنەتە بنەچەیەک بۆ ئەوەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئیعترافێکی سیاسی قانونی بە هەرێمی کوردستان بکە و هەرێمی کوردستان وەکو دوجار باسم کرد وەکو کاراکتەرێک بانکێش بکرێت بۆ ئەوەی لەسەر ئەو تێڕوانینە تازانەی کە ئەدرێ لەسەر ئەو کێشە هەنوکەیانەی کە هەن ئەو کێشانەی کە پەیوەستن بە پرسە جیۆسیاسیەکان پرسە جیۆ ئابوووریەکان پرسە ئەمنیەکان پرسە ئابوووریەکان هەرێمی کوردستانش تیایدا قسەی خۆی بکەوە لە هەمان کاتیشدا دەرفەت سوود لەو دەرفەتانە بگرێت کە لەو پلتفۆرمانە دێنە پێش. زۆر باشە بەڕێز هەڕێبوار بابکەی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 بوویت.